يعني جاري وهي فيديوي وادية بردست يعني او نشتك قيزونا يعني وشكان او ناشرين يعني خليك لبيسي خود درجيت او لنا راحت تكات يعني كتشكر دينا سر شاشيك يعني باسي سرجي يشتاك يا امانه زواجي النكر دو باسي سرجيه كان باشا باشتي شتي زورنا اخلاقيه كان يعني كتشيكي تشوار دصال كتشيكي دصال كتشيكي شانزا صال امانه بردسي ك ام دنياي نبيني وشوك ابي شوك بخوي ام كتش شلون لسيك سكاري درناچيه شلون انحرافي اخلاقي ناكا شلون لخيوندنا سركوتو بيت بوي خوزقا او دصلاتا يعني دصلاتي او مهبو امانه دم كرد بكردايا خوزقا يكشتي شويه من كربيم هیچ نبي بتوانم أو يعني او فضحتك بكمولنا سوشيال ميديا بۆیە ڕەحمەتی خواتان لێبێ هەر شتێک باش بوو بڵاوی کەنەوە هەر شتێکەوە نالایق بوو بە دین بە کۆمەڵگای کوردەواری خۆمان ڕەحمەتی خواتان لێبێت بڵاوی مەکەنەوە بە هیچ شێوازێک چکە تاوانبارە بن یەقینتان هەبێت تاوانبارە بن والله ويحمل يوم القيامة يزرا لە ڕۆژی قیامەتە هەمووتان ئەو تاوانە هەڵەگرن هەر کەسێ گوێبیستی بوو بێ هەر خانەوادەیەک بە هۆکاری ئەو ڤیدیۆیەوە تێک چوو بێت ئەخلاقیەن ئیتر لە ڕووی شوبهەوە بێ لە ڕووی شەهەواتەوە بوو بێ إلا تو تاواني أوانش هەڵەگریت تاوانی ئەوانش کەم نابێتەوە بۆیە ئەم کۆمەلگای ئێمە کۆمەڵی خەڵکی پاتاڵ و کۆمەڵی خەڵکی بەد ئەخلاق و بەدڕەوشی تایە حاشا لە ڕووی پاکەکان ئێمە ئەمانە برم بکەین لە ئێستا دەسەڵاتمان نییە و دەسەڵاتیش بتوێنێت خەمساردە یعنی دەوەتانی بە ئاشکرا یعنی کوڕ و کچێدیان باسی ئەو پەڕی بەد ئەخلاقیەکەن ئەو پەڕی قسەی بێشەرمانە بەرامبەر بەیەکیەکەن کاکە خۆرەم دوانە گوێیان لێ نابێت بڵاو بێتەوە بەناو سۆشیال میدیایە بڵاو بێتەوە بەناو هەموو ماڵێکە ئێمە یعنی خانەوادی کوردی بە ئەخلاق و بە شەرم و بە حەیاوە جوانە بەڵام ئەمان ئیش لەسەر چیەکەن نەمانی ئەخلاق نەمانی شەرم و حەیا هەر وڵاتێکیش هەر کۆمەلگایەکیش ئەخلاق و شەرم و حەیای تیانەما ئیتر ژێرخانی ئابووری ئەو وڵاتش بە کەڵک نامێنێت ئیتر خوێندن و سیستەمی پەروەردە و تەندروستی و هیچی بە کەڵک نامێنێت سەیری سیستەمی پەروەردەماکە سێکتەرەکانی پەروەردە چی بەسەر هاتووە کاکە بڕۆ یعنی بڕۆ بزانە چوار مستەشفای ڕێکوپێکمان هەیە بزانە مستەوای مامۆستا و مستەوای قوتابی و کۆمەلگا و تەنانەت دوکاندار و بازار و شەقامەکان و خەڵکی عەوام و مزگەوت هەمووی چی لێ بەسەر هاتووە هەمومان باجی چی ئەدەین باجی ئەو کۆمەڵە خراپە ئەدەین کەوا هاتوونە دەستیان گرتووە بەسەر سۆشیال میدیایە کەسانی دوو لە ڕووی جەنابتان کەسانی ناکەس بەچەن ئەمانە کەسانی بێخاوەنن کەسانێکن هیچ فلتەرێکیان نییە لە ڕووی ئەخلاقا فلتەرێکیان بۆ خۆیان دانەناوە هاتوونە وەکو زێراب هەرچی لە ناو گەرویان نابێ ئەڕژێنە ناو ئەم کۆمەلگایەوە بۆیە یعنی ئەبێ هەمومان خەمخۆر بین کاکە تۆ نابێ بەس بینەر بیت ئەبێ خەمخۆر بیت عەزیزەکەم شۆڕش ئاوا ئەکرێت تۆ ئەگەر ئەتەوێت ئەخلاقی ئەو کۆمەلگایەت یەک نەچێت ئەبێ هاوکار بیت تۆ یعنی تۆ وەکو مسلمانی وەکو کوردێک چۆن ئەچی لایک بۆ کەسێکی بێ ئەخلاقەکەیت چۆن ئەچی کۆمێنت بۆ کەسێکی بەدڕەوش دەکەیت یعنی کاتێ تۆ لە کۆمێنتا جنێوی پێدەی وا نەزانی تۆ دیفاعت لەم کوردەواری لەم کۆمەلگای کوردیە کردووە تۆ زیاتر برەوت داوە بە بڵاوبوونەوەی ئەو ڤیدیۆیە چونکە لەگەڵ هەر کۆمێنتێکە ئەو ئەکتیڤە بێت ئەو چالاک ئەبێت لەگەڵ هەر لایکێک ئەگا بە دە کەسی هاوڕێکانی خۆت بدە کەسی نزیکەکانی خۆت ئەوانی لای تۆ فرێندن ئەوانی تۆ لای تۆ ئەدن بۆی ئەبێ بزانی یعنی چۆن مامەڵاکەیت و ئەو شاشەیە ئەمانەتە بەسەر هەموو لایەکمانەوە و ئەم مجتەمەعە بتوێنێتەوە عەمەت به البەلوە هەموو ماڵێک ئێستا خاوەن شاشەیە هەموو مناڵێک خاوەن ئەیپاد و خاوەن مۆبایلە ئەبێ بزانین چۆن بەکاری ئەهێنین و چی ئەکەینە ناو ئەو سۆشیال میدیایەوە